دوای زیاتر لە 3 مانگ و دواخستنی کۆبوونەوە بۆ ماوەی 3 جار دوجار ئەنجومەنی پارێزگای هەولێر لەسەر پەسەندکردنی ناوی 6 کەس بۆ پۆستی بەڕێوەبەری 6 ناحیە کۆبووەوە. لا کۆبنەوەکەدا ئەنجومەنی پارێزگا بەزۆرینەی دەنجی ئەندامانی ناوی ئەو 6 کەسەی پەسەند کرد بۆ بەڕێوەبەری ناحیەکانی سیدەکان و قەسرێ و سمیلان و حاجۆمەران و کەورگۆسک و هەریر کە سەرجەمیان کاندیدی پارتین. حڕێتی خۆتانەوە تەواو لەوێن دەرکاک عەباس چی ڕزان فەرموو بەڕێزت فەرموو کاک عەباس فەرموو. بەڵام فراکسیۆنی گۆڕان و ئەندامانی کۆمەڵ لە ئەنجومەنی پارێزگای هەولێر بایکۆتی کۆبنەوەکەیان کرد و ڕایانگەیان پرۆسەی دەنگدانەکە نایاسایی بووە. بۆیە ئەمڕۆ یعنی بەڕاستی زۆر بە موسەقەفانە وایان کرد ئێمەیان بێدەنگ کرد بە ناوی یاسا و بە ناوی زۆرێک لەم شتانە. ئەمە شتێکی ڕوویەکی ناقانونیە نەخێر هیچ شتێکی یاسایی نە. سەرڕای ئەوەی پرۆسەکە نایاسایی بوو زۆر بە نایاساییانەش ڕێگریان لەمە کرد و بۆ ئەوەی بتوانین کۆمنتی خۆمان لەسەر بابەتەکان باسکەین. هەرچەندە گۆڕان و یەکێتی ڕێکەوتنێکی سیاسیان لە نێواندا هەیە و پێشتر پێکەوە دژی شێوازی دانانی چەند قایمقامێک بوون، بەڵام یەکێتی لەم کۆبوونەوەیەدا پشتگیری لە کاندیدەکان بۆ پۆستی بەڕێوەبەری ناحیەکان کرد و دەنجی پێدان. جاری یەکەم ئێمە پێکەوە دەنگمان نەدا و لە حەزەی خۆشمان لەسەر وت. ئێستا لەو 6 کاندیدا بەداخەوە ئەوان کە ڕای خۆشیانە، بەڵام دەبا ڕەچاوی ئەو ڕێکەوتنەی دەباشان بکەن، چونکە ئەو ڕێکەوتنە هۆدوڵای ئیمزای لەسەر کراوە و تاکو ئێستاش بە فەرمی هەڵنەوە شاتەوە، کەواتە دەبایە ئەوان بە تەنسیق لەگەڵ ئێمە هەمان هەڵوێستیان هەبی لەو بابەت. لەلایەکی تریشەوە بە پێی ڕێکەوتنێکی پێشتری نێوان پارتی و گۆڕان لا سنووری پارێزگای هەولێر چەند پۆستێکی ئیداری بە گۆڕان دران کە یەکێک لەو پۆستانە بەڕێوەبەری ناحیەی قەسرێ بوو، بەڵام ئێستا لەلایەن پارتیەوە ئەم پۆستەش پڕکرایەوە. ئێمە ئیتفاقێکمان لەگەڵ بزنەوەی گۆڕان هەبوو 5 پۆستیان لە سنووری حکوومەتی خۆجێی وەرگرت، بەڵام بزنەوەی گۆڕان سەبەبی هەڵوەشانەوەی ئەو ئیتفاقە بوو کە ئەمە مەبەستمان بوو کە ئیتفاقێک بکرێتن، بەشداری لە حکوومەتی خۆجێی بکرێتن، بەشداری لە حکوومەتی هەرێم هەمومان پێکەوە بین تەمە نامانە کرد کە پێکەوە خزمەت بەم شارە بکەین، بەڵام کە ئەمانیەتمان ئەوەیە تۆ پۆست بدەین بە لایەنێکی سیاسی و ئەو بە نیەتێکی تر کار بگاتن، بەڕاستی ئەوە کێشە و گرفتێکی زۆری بۆ ئێمە دروست کرد، ئەوان هەر خۆیان سەبەبی ئەوە بوون ئەو پۆستانە هەڵبوەشێنەوە. کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگا لە دوای زیاتر لە 3 مانگ دێت لە کۆنەبوونەوەی لە ڕۆژی 26 تەمووزی ڕابردوو ئەنجومەنی پارێزگای هەولێر دوایین کۆبوونەوەی ئەنجامدا، لە کاتێکدا بەپێی پێڕەوی ناوخۆ دەبێت هەفتانە و لە ڕۆژی 3 شەممە کۆبوونەوە ئەنجام بدات. ڕێبوار کاکەی یەناغتی، هەولێر.